ماوەی چەند ڕۆژێکە بەڵکو لەوانەیە زیاتر لە هەفتەیەک شەڕێک لە ئارادەیە لە ناوچەی هەکاری لە ڕۆژەڵاتی باشووری تورکیا و لەو شەڕەدا بە جۆرێکی شەڕێکی زۆر سەختە بگرە میدیەکانی تورکیش و زۆر لایەنی تر ڕێگە نادرێت کە سەردانی ئەو ناوچانە بکەن و هەروەها زۆر ڕێگەوبانش داخەوە بۆ ناوچانە و سەبارەت بە کوژاوەکان راپۆرتی جوراوجۆر هەیە و هەروە میدیەکانیش راپۆرتی جوراوجۆرن لەو بارەوە بڵاو کردێتەوە. ئیمەش لە پەیوەندیکدا ئەلبەتە زۆرمان هەڵدا جاری یەکەم لەگەڵ پەیداری پارتی کارگەرانی کوردستان ئەحمەدەنیز قسە بکەین، بەڵام ئاسانە بوو بەدەستمان بکەوی دوای چەندین هەڵدان دوای هەوڵماندا کە پەیوەندیمان لەگەڵ کاک فەرهان ئۆمەر بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی کۆما جوواکن کوردستان کە لە بەرامبەر ئەو پرسیارانەی گوایە شەڕەکە چۆن دەستی پێ کردووە و چەند کەس کوژراون لە وەڵامدا بەرامبەر بە کوژاوەکان وها دەڵێ. لە منطقه شارزینا من خۆجا منطقه شرنا حقا يعني منطقه كي بوتاني برفردا حزيران و حياة فيغا و پرشان بردوام جريلا دمك دريجش بوي في چالكي فلا امريكاري را بو فيغا او چالكيا بانسياتيفي جريلا بريوا بچن حاکمیت و کنترل گریلا اثر منطقه که بوا تقریبا دو جغرافیکی زیرتری 7 کیلومتری دا او شهر بردوامه منطقه بوتان قسمه که مزون زیگا حاکمیت گریلا چه بوا کنترل گریلا چه بوا دوا شهر گران دا کشتو برینداری عسکری ترکیه زور چه بونه وندهی وان زور چه بونه هندکی هلیکوپتر و کوبری وان هاتن خستن لگل وینا هندک تانک و دبابه عسکری ترکیه هاتنش کاندن وان شهراندا. ئەڵبەتە ئەوەی باوە زۆرجە لە شەڕێکی وهادا بە تایبەتی لە شەڕی گەریلایی لەگەڵ دەوڵەتی ناوەندیدا ژمارەی کوژاوەکان لە هەردوو لاوە زۆرجار سەختە پشتڕاست بکرێن، چونکە هەر کەسێوی خۆی باڵا دەست ببینی لەو شەڕەدا. ڕۆژنامەکانی تورکیا وا ئاماژە دەکەن گوایە 120 لە گەرەلەکاندا کوژراوە، بەڵام فەرهان ئۆمەر بە پێچەوانەوە وەڵامی دەداتەوە. سیمان و حیا ویگا دما دستی که تلقیه که من دادی چیزی حزیران چار اولی ما شهید کن دوایی به روزه که اولی که نی برنداره بود دو چاره که راوی شهید بود 24 حزیران دا پیج اولی ما شهید کردن شهری هری داوی داجی یه دو روزه بری در چاره که زور گوره هات چیکرم 19 شونان چالکی هبو در دوری چکوزجا لهیلا حفاری لهیلا جول مروان کشتی 19 شونان چالکی هبو چالکی که زور گوره بو گریلا دوی چالکی با دورا ست عسکری ترکیه کشت و نزدیک ست جرینداری وانجی هبو دو چالکی بازی 7 گریلا شهید بود. و ئەڵبەتە سەوەرەت بەهۆی دەستپێکردنی ئەم شەڕە هەر لایەنێک بە جۆرێک باسی لێ دەکاتن چ لایەنەی تورکی و بگرێ ناخۆدی کوردیشە هەرکەسی بە جۆرێک چاوەڕاوی دەکەن، بەڵام ئەو ڕاستی هۆی شەڕەکە بەم جۆرە باسی لێ دەکات. یەکەمین ئەوزیرەتری ساڵێکە ڕێبەر ئاپۆ بن تەجریکێکی گرandایە زوڵم لەسەر سەرۆکێگەلی کورد عەبدوڵاوی گەلان هەیە تەجریک هەیە نائێڵن ماڵباتی ڕێبەر ئاپۆ و ئەوقات محەمی ڕێبەر ئاپۆ بچن گەل و بێن يعني یک ساله در حق رضا بوده در حق جیانی ویدا در حق روشی ویدا هیچ آزایی که نمینه هەروەها سەبارەت بەهۆی دەستپێکردنی شەڕەکە هەندی لایەن دەڵێن گوایە نەخێر ئەم شەڕە بەدەسیسەوەیە خۆ بەدەستکردی ئیران و سووریەدایە، بەڵام بەرپرسی پەیوەندیەکانی دەروی کۆما جوواکن کوردستان دەڵێ نەخێر وها نییە. نه هیچ شێوازێکی علاقەتی هاوشاری بە سووریا و ئیرانەوە نینە بتمامی هاوشارە بە کۆنترۆل و دەنەتنی گێریلا پێشخستن پەکێکی ڕۆژە چێبووی سەربخوا چێبوو پارتیی نەتەوی کوردی کوردستانی یە سەربخوا بوو چێبوو
حیا به داخلی سر بخوا بردوامه یعنی تکی که هیچ وقتی که آلیکاری و پشتگیری هیچ ولاتی که هیچ دولتی که ورنگه ئاخ و ئەم شەڕە تاکەی هەروها بەردەوام دەبێتن کاک عومەر بەم جۆرە دەڵێ. والله يعني تانيا سرمانينا ما تاخذ بكن يعني تاخذ ما وكو يعني روجا كبري روجا كترجو او كوطير الشربي اما اشتخاذن ام ترى سري تفكيري كزوج بريجي سياسي بريجي ديالوغ ترى سري كاشتيانا خازن همش بوي كي آمدن ازي ليه با هم كتابز عرضكو ما حرکتی که صدای سروکا یه حرکتی که صدای آزادی گلی کردن اجبر و یه مالی شوازه که تصمیم کاری قبول ناکن بەڵێ بینەری خۆشەویست ئەوەیە شیوەی ئەو شەڕەکە ئێستا کە لە ئارادایە و هەوڵە دەنیمە لە ئایندەدا وەکو ڕادیۆی دەنگی ئەمریکا دیدوبووچوونی هەردوو بەردەم بوو بێنین و ڕاستیەکانتان بیخێنە مەردەست.